زۆرن ئەو بەڕێزانەی کە دەیانەوێت زەردەخەنی خۆیان بگۆڕن چ جایی بە دروستکردنی کراون یان ڤینیر بێت کە لە ناو هاوڵاتیانە بە ددانی سابت یان ددانی جێگیریان بە کیف یان بە هۆڵی چمایل ناسراوە. بەڵام خەمی ئەوەیانە ئایا ئەو زەردەخەنەیە لەسەر دەموچیان جوان دەبێ یان نە. بۆ مەبەستا ڕێگەی زانستی هەیە و ئێستا لە شاری سلێمانی لە کوردستانیشدا دەکرێت. ئەمەی تەنیشتی من شێوازی دیزانی زەردەخەنەکانە. هەر بە ڕێزێکە بێوە دەتوانێت سەردانی پزیشکی دام بکات پاشەوەی کە قاڵبێکی بۆ دەگیرێت وەک لە ڤیددیۆکەی تەنیشتی مندا دەیبینن قاڵبەکە گیرێت و پاشەوە دەنێرێت بۆ تاقیگا. ئەمە دەکرێت تاقیەکانی ناو کوردستان دروست بکێ و هەندێک جار بۆم بەسە دەتوانین بینێرین بۆ بەغداد یان بۆ تورکیاش کە کارەکانمان بۆ دەکەن لەوێ. پاشەوەی کە لەوێ خەندەکەی بۆ دروست دەکرێت بەم شێوەیە لە تەنیشتی من دەیبین لە ڤیددیۆکەدا قاڵبێکی ئامادە دێتەوە و دەرمانێکی تێدەکرێت. نە ددانەکە بچووک دەکرێتەوە نە بەنج دەکرێت. پاشەوەی کە دانرا لەسەری لە ماوەی 15 خولەکدا قاڵبەکە لا دەبرێت و زەردەخەنەکە دەچێتە سەر دەموچاوی ئەو بەڕێزە. ئەو کاتە چارەخوازی بەڕێز ئەگەر زەردەخەنەکەی بەدڵ بوو دەتوانێت کارە هەمیشەیەکە بکات. ئەگەر بەدڵیشی نەبوو تەنها بڕێکی کەم پارە خەرج دەکات. ئەم خەندە کە دروست دەکرێت بۆتان ئەم خەندە تاقیکاریە دەکرێ ماوەی مانگێک 3 مانگ هەتاوەکو ساڵێک و هەندێک جار تا 3 ساڵیش لە دەمی چارەخوازدا بمێنێتەوە. بەو هیوایی کە زەردەخەنەتان جوان و تەندروست بێت.